لە زووە باس لەوە دەکەن کە بنێشتی کوردی بۆ مەعیدە باشە. من ئەمڕۆ لە بازاڕی قەزای کەلارم هاتوومەتە لای یەکێک لە بنێشت فرۆشەکان ئەمەوێ سەبارەت بە بنێشتی کوردی پرسیاری لێ بکەم. ئایا ڕاستە دەوترێت بنێشتی کوردی بۆ مەعیدە باشە؟ ئایا چەند جۆر بنێشتی کوردی لە بازاردا هەیە و سوودەکانی چین؟ سڵاوت لێبێ مامۆساگیان، بەڕێزت بنێشتی کوردی داناوە لە بازار، چەند جۆر بنێشتی کوردی هەیە؟ وڵی بنێشتی کوردی ئەسڵ زۆرە، عنی دەرەجەیەک ئیسە بنێشتی کوردی بۆ نمونە لە زمناکۆ، لە بەمۆ، لە قەراخ، لەو منتیقانەی کە با بڵێن داری خەزوانی لێیە بنێشتی لێیە تێگەی، بەڵام ئەمە لە ڕاستیان هی داری خەزوان نییە. بنێشتێ زۆر زۆر چاک و دەرەجەیەکە، بەڵام ئەسڵە دەرەجەیەکەکەی نییە. تێگەی باشە ئەڵێن من وەکو پێشتریش ئاماژەم پێدا ئەڵێن بنێشتی کوردی بۆ مەعیدە باشە. بۆچی ئەوەن بۆ مەعیدە باشە؟ بۆ ئەزمکردنی مەعیدە باشە، بۆ یەکێ باشە کە من یەک دوو جار زەلامیان بۆلام حاليا هاد معاملێکی شمەیە تۆزێ جەڵدەدایەتی لەسەری تێ بنێشتە با لای من بای 2000 بای 3000 جاری وایە بای 5000 بنێشتە با ئەڵێ وەک ریاضەیەک وایە بۆ دەموتگانی. ئەمە نەبێ بە ڕیکلامێ بۆ خۆم بڵێم بنێشتەکە، یعنی مە بەسم بنێشتەی خۆم بێ، من لە ڕزقا بێ منەتم سپاس بۆ خوای گەورە، من خوا ڕزقت مەدا تێگەی، بەڵام شتەکەم سپاس بۆ خوای گەورە خەڵ لێم ڕازیە، معمیلم لێم ڕازی. ئیسا ئافرەتیان لیاوتی بای 1000 بردووە لەم دو سێ ڕۆژە بەخوا بای 5000 بردو. عنی بەبێ عنی شۆ بڵێ ئەوەی بڵێم ڕیکلام بۆ بنێشتەکەی خۆم بکەم یا لەبەر ئەمە بنێشتەکەم سەرف بێ، وەکو بێم وتی من لە ڕزقا بێ منەتم لەبەرەوەی خوا ڕزقادا. باشە ئەم بنێشتە کوردی لە کوێی هێنن بەڕێستان؟ من لە سلێمانی دێنێ قوربانە بم. باشە لە کەلار خواستی لەسەرە زۆریش سپاس بەخوای گەورە ڕۆژیان تقریبا بە حسابی کەی لە هەردوو نەوەکە 5 کیلۆ 6 کیلۆ جاری وایگاتە 7 کیلۆ، ئەگەر لە کاتی مەعاشا بێ نزیکی 10 کیلۆ فرۆش، یعنی لەسەر عەرەبانەیەکی بەم شێوەیە 5 کیلۆ 6 کیلۆ 7 کیلۆ. سپاس بەخوای گەورە لێ ڕازیم، حەمد و سەنا بەخوای گەورە، سپاس بە پەروەردگاری عالەم لێ ڕازیم. جۆرێک هەیە پێوترێت بنێشتە تاڵە، وەزانم ئەوە سوودی زیاترە. ئەوە من یەک دوو برادەر تەڵەبیان کرد بووم لە ڕاستیا هێنان بۆیان بۆ برینی مەعیدەی، بۆ ڤایرۆسی مەعیدە، بۆ ئەزمکردن زۆر چاکە، حتا ئاوەکەیشی هەیە، ئاوەکەیشی زۆر مهمە. ئاوی بنێشت بەڵێ. سوودەکانی چین ئاوی بنێشت؟ وەڵی بە تایبەتی بۆ بۆنی ناودەم، ئەوەی کە هەیە بۆنی ناودەمی تێ تۆزێ مەعیدەی هەڵماوێکیە بۆنی دێ، ئەوە بۆ ئەوە باشە، بۆ ئەزمکردن باشە، بۆ برینی مەعیدە باشە، بۆ زۆرشتی مەعیدە باش. ئەمە بەس لە کوردستان هەیە یاخود لە وڵاتەکانی تریشەیە بۆ پێوترێت بنێشتی کوردی؟ بنێشتی کوردی ئەمە لە هەموو وڵاتێکە هەیە، بەڵام بنێشتە کوردی عەسڵە دەرەجەیەکەکە، بنێشتی خاڵسی دەرەجەیەکی عەسڵ لە هیچ وڵاتەکانیە لە کوردستانە نەبێت، جگە لە کوردستانیە، لەبەرەوەی بنێشتی کوردی عەسڵ عەفو دوو شێوەیە، یەکێک لە دار سنۆبەرە، یەکێک لە داری قەزوانە. ئەوەی داری قەزوانەکە لە 100 بەڵام ئەوەی داری سنۆبەرەکە با بڵێن لە 195 چەند ساڵە ئیشی بنێشت فرۆش ناکەی بەڕێزت؟ وڵای تقریبا 9 ساڵ 8 ساڵ 9 ساڵ 10 ساڵە بێ. ئیشێکی باشە، ئیشێکی خۆش. سپاس بەخوای گەورە زۆر لێ ڕازی، حەمد و سەنا بخوا، لەبەرەوەی خوای گەورە فەرمێ لە ئین شەکەرتم لە ئەزیدەنەکم، ئەگەر شکری خوا بکەی خوا بەزیاکە. یا ڕەبی خوای گەورە ڕزقت بە. خوا سەربەرزەکە. خوا محفوظ دەست خۆش بێ. بەڵێ بینەرانی کۆباس ئەوەی گوێبیست بوون لەم فرۆشیارەکە ماوەی چەند ساڵێکە کاری فرۆشتنی بنێشتی کوردی دەکات، ئاماژە بەوە دەکات کە بنێشتی کوردی تەنها لە هەرێمی کوردستان سەرچاوەی ڕئیسی بنێشتی کوردی لە هەرێمی کوردستانە، لە چەنددارێکی تایبەت لە زمناکۆ و قەرەداغ و ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان هەیە و سەرچاوەکەی لە هەرێمی کوردستانە. من پرسیارەوەیشم کرد سەبارەت بەوەی کە لە وڵاتەکانی دیکەی شەیە، بەڵێ لە وڵاتەکانی دیکە هەیە، بەڵام ئەوەی سەرچاوی ڕئیسیە لە دارەکانی هەرێمی کوردستان بە تایبەت وەک پێشتریش ئاماژەم پێدا لە زمناکۆ و قەرەداغ و ناوچانەیە و ئاماژەی بەوەشدا چەندین جار هاوڵاتی هەبووە نەخۆش بووە، هاتووە بنێشتی کوردی بردووە بە مەستی چارەسەرکردنی ئەو نەخۆشیەی کە لەوانە نەخۆشی مەعیدەیە، وەک پێشینانی ژیاخۆت وەک لە زووشەوە گوێمان لێ بووە بنێشتی کوردی بۆ مەعیدە باشە. ئەوەی گوێبیست بوون سەبارەت بە بنێشتی کوردی بوو، ئایا بۆ مەعیدە باشە؟ خۆتان گوێبیست بوون.